وەڵامی چەند پرسیارێکی گرنگ لەبارەی تۆماری دەنگدەران، بازنەکانی هەڵبژاردن، کورسی پێگاتەکان کۆمسیۆن دەداتەوە. کورسی پارێزگاکان بەپێی ئاماری عێراق یان هەرێم دابەش دەکرێن. سەرجەم لایەنە سیاسیەکانی هەرێم ڕازی بوون بۆ هەڵبژاردنی داهاتووی پەرلەمانی کوردستان هەرێم بکرێتە 4 بازنە، هەر پارێزگایەک بازنەیەک بێت. بەڵام ئەوەی جێی ناکۆکیە ئایا کورسیەکان بەپێی ئاماری عێراق یان هەرێمی کوردستان دابەش دەکرێن، چونکە جیاوازیەکەیان زۆرە. ژماری دانیشتوانی هەرێم بەپێی داتای حکوومەتی عێراق 5,449,360 کەسە. ئەولێر 1,903,609 کەس. سلێمانی 2,219,193 کەس. دهۆک 1,326,558 کەس. کەچی بەپێی دەستەی ئاماری هەرێم ژمارەی دانیشتوان 6,171,065 کەسە. هەولێر 2,254,422 کەس. سلێمانی 2,268,050 کەس. دهۆک 1,648,611 کەس. واتە ئاماری هەرێم 741,723 کەسی لە ئاماری عێراق زیاترە. زیادەکەش بەم شێوەیەیە. لە هەولێر و دۆک 672,866 کەس. لە سلێمانیش 48,050 کەس. کورسی پێگاتەکان چۆن یەکلا دەکرێتەوە؟ کورسی پێگاتەکان خاڵی سەرەکی مشتومڕی نێوان لایەنە سیاسیەکانە و جگە لە پارتی لایەنەکانی دیکە داوا دەکەن پێگاتەکان نوێنەری خۆیان بن، نەک وەک داردەستێک بەکار بهێنرێن. لە پەرلەمانی کوردستان 11 کورسی پێگاتەکان هەیە، 5 مەسیحی، 5 تورکمان، 1 ئەرمەن کە هەمیشە پارتی بۆ مەبەستی سیاسی خۆی بەکاری هێناون. لایەنەکانی دەرەوەی پارتی و پێگاتە ڕەسەنەکان داوا دەکەن پێگاتەکان تۆماری دەنگدەران و بنکەی دەنگدانی تایبەت بەخۆیان هەبێت. لەو پرۆژە یاسایی لایەنەکانی دەرەوەی پارتی پێشکەشی سەرۆکایەتی پەرلەمانیان کردووە کورسی پێگاتەکان بەم شێوەیە بەسەر پارێزگاکاندا دابەش کراوە. تورکمان هەولێر 3 کورسی، سلێمانی 2 کورسی، مەسیحی هەولێر 2 کورسی، سلێمانی 2 کورسی، دهۆک 1 کورسی، ئەرمەن دهۆک 1 کورسی. لە نامەیەکیشدا کە ژمارەیەک حیزبی مەسیحی ئاراستەی کۆمەڵ و گۆڕان و یەکگرتوو لایەنەکانی دیکەیان کردووە داوا دەکەن پێگاتەکان نوێنەری ڕاستەقینەی خۆیان بن. لە نامەکەدا هەریەک لە بزوتنەوەی دیموکراتی ئاشووری، یەکێتی بەیت نەهرەین، حیزبی وەتەنی ئاشووری، ئەبنە نەهرەین داوا دەکەن مەسیحەکان تۆماری دەنگدان و ناوەندی دەنگدانی تایبەت بە خۆیان هەبێت. هەڵبژاردنی پێگاتەکان پێش هەڵبژاردنی گشتی بەڕێوە بچێت. ئێستا چەقی ناکۆکی لایەنەکان لەسەر کورسی پێگاتەکانە و بۆ تەلەمپەرێکی سەرەکی لە بەردەم هەڵبژاردن. تۆماری دەنگدەرانی عێراق یان هەرێم بەکاردەهێنرێت. هەموو لایەنەکان لاریان لەسەر بەکارهێنانی تۆماری دەنگدەرانی عێراق نییە، چونکە لە 180 هاوڵاتیان تۆماری بایۆمەتریان کردووە و لە تۆماری دەنگدەرانی هەرێم زۆر پاکترە. کۆمیسیۆنی هەڵبژاردن چۆن کارا دەکرێتەوە؟ ئەنجومەنی کۆمیسیارانی کۆمیسیۆنی هەڵبژاردن و ڕاپرسی هەرێم لە مانگی 12 ساڵی 2009ەوە ماوەی یاسایی بەسەر چووە. دەبێت پەرلەمانی کوردستان دووبارە متمانیان پێ بداتەوە یان دەستەیەکی نوێ متمانە وەربگرن. ئەنجومەنی کۆمیسیاران لە 9 ئەندام پێکهاتووە بەم شێوەیە: 3 نوێنەری پارتی، 2 نوێنەری یەکێتی، 2 نوێنەری گۆڕان، 1 نوێنەری کۆمەڵ، 1 نوێنەری یەکگرتوو. لە ئێستادا لایەنە سیاسیەکان خواستیان ئەوەیە ئەنجومەنی کۆمیسیاران وەک خۆی کارە بکرێتەوە. بۆچی ژمارەی کورسیەکانی پەرلەمانی کوردستان 111 کورسیە؟ دیاریکردنی کورسیەکانی پەرلەمانی کوردستان بە 111 کورسی هیچ بنەمایەکی زانستی و دەستوری نییە. بەپێی دەستوری عێراق هەر کورسیەکی پەرلەمان
دەبێت نوێنەرایەتی 100,000 کەس بکات. بەو پێش بێت دەبێت کورسیەکانی پەرلەمانی کوردستان 62 کورسی بێت. ئەو کاتە هەر کورسیەک نوێنەرایەتی 100,000 کەس دەکات. کێ ڕۆژی هەڵبژاردن دیاری دەکات؟ بەپێی یاسای سەرۆکایەتی هەرێم، دیاریکردنی ڕۆژی هەڵبژاردن لە دەسەڵاتی سەرۆکی هەرێمە. دەبێت لانی کەم 60 ڕۆژ بەر لە تەواوبوونی خولی پەرلەمان ڕۆژی هەڵبژاردن دیاری بکرێت. چۆن ئەنجامی هەڵبژاردن پەسەند دەکرێت؟ بەپێی یاسای کۆمیسیۆنی هەڵبژاردنی هەرێم، پەسەندکردنی ئەنجامی هەڵبژاردن بە زۆرینەی ئەندامانی ئەنجومەنی کۆمیسیارانە. لە دوایین هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان لە 2018 ئەنجامەکان بەهۆی دوو ئەندامەکەی یەکێتی پەسەندکران. کۆمەڵ و یەکگرت و گۆڕان ئەنجامەکانیان واژۆ نەکرد.